بگرە خەفەتە ئازاریشمان زیاترە ساڵانە لە یادی پێنجی سێدا. سعدون کوڕە شەهیدێکی یەکەم ڕۆژی ڕاپەڕینی پێنجی سێی شاری ڕانیە وێنەی باوکی لە پشت سەری خۆیەوە داناوە و دەڵێ باوکم لە پێناو بەدەستهێنانی مافەکانی خەڵکدا خۆی کردە قوربانی، بەڵام دوای 32 ساڵ هێشتا ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتوونەتە دی و ساڵانە لە ساڵیادی ڕاپەڕیندا کە سوکاری شەهیدان بەهۆی بێباکی و خەمساردی هەست بە ئازار دەکەن. ئەمن وەکو کوڕی یەکەم شەهیدی ڕاپەڕین کە باوکم یەکەم ڕۆژ شەهید بوو، ئیدی بەڕاستی ڕاپەڕین دەستکەوتەشی گەورەی کورد بوو، بەڵام حیفێ دەستکەوتەکە خەریکە لە ناوچێ بە حکمیەوەی هیچ خزمەت گوزاریەک و هیچ دڵسۆزێک بۆ وڵاتەکەمان نەما. ڕاپەڕین لە ئەسڵدا بوو ئەوە کرا کە وڵاتەکەمان بژێتەوە و خۆشگوزاریان بەسەردا بێ، بەڵام بە حەکسەوە پێچەوانە بوو. ئەگەر بیت بۆ نمونە بەشێک ئەو حکومڕانی کە سەدام تاوی نەکرد ئێستا تاوکرا، بۆ نمونە سەدام دەی کوشتی و هیچ خەفەتێکت نەبوو لە ناوە بردی، بەڵام ئێستا کە تەماشاەکەی زیاتر خەفەتی زیاترە. بۆ نمونە ئەو هەرێمەی کوردستانی کە ئێستا هەیە گەنجەکانمان لە وڵاتدا نەمان، یعنی هیچ گەنجێک نەما، گەنج هەمووی کۆچی کرد، هەمووی ڕۆی هەمووی لە ئیجە داخنکە. بۆچی بۆ هەمومان دەزانین بۆچی، لەبەرەوەی بۆ نمونە هەیە مەترسی لەسەرەوەی ڕای ئازاد دەردەبڕێ. ئێستا بۆ نمونە ئەگەرە من لەو دەقەیدا قسە یەکەم کە ڕخنێکی جددی لە دەسەڵات بگرم سەرباریەوەی کوڕە شەهیدیشم، مەترسی لەسەر ژیانم هەیە ئەبێ. ئەوە بۆ خۆشماندیوە چەندان کەس کوژراون لەسەر ئەو بەزمەی، یان ڕفێنراون یان سزادراون. هیچ بڵم ئاوڕێکی هیچ بۆ کەسوکاری شەهیدان نەدراتەوە، یعنی بڵێ کەسوکاری شەهیدان دڵخۆشکەن بگرە ئازاریان زیاترە، ینی پێم بڵێ چ شتێکیان بۆ کەسوکاری شەهیدان کردووە کە شانازی پێوە بکەن. هاوڵاتیان دەڵێن بە هیوای ئەوەی دەسەڵاتێکی خۆماڵی دروست ببێت و مافەکانیان بەدەست بهێنن، زۆر بە دڵخۆشیەوە بەشداری ڕاپەڕینیان کرد، بەڵام ئێستا بەرپرسان لە بری دابینکردنی خۆشگوزەرانی بۆ خەڵک سەرقاڵی پڕکردنی باخەڵی خۆیان و گوێ بە ئازاری هاوڵاتیان نادەن و پشتگوێیان خستووە. وەڵای ئەگەر ڕاپەڕین ماکەجامە سینیمان پێ بوو، کەچە سینێکمان پێ بوو دەماگوۆ الحەمدوللا تازە تەواوی الحەمدوللا نەجاتیمان بوو، خۆشگوزەرانیە بۆ هەموو شتێکمان بۆ هەموو کەس، بەڵام بە هەموو شتێک بە حەکسەوە دەرچوو، بە پێچەوانەوە دەرچوو. ئەوان لە ئەوپەری خۆشگوزەریانەدان خەڵکی لە ئەوپەری فەقیریەدا، یعنی خۆ حەیی بنێ هەر زۆر حەی بۆ ئەو بەرپرسانە پاشی 2 ساڵی یعنی بەرمینە نەوتێکت نەدەنێ ئێستا لە بازاری بە 250 عادناریە ئەوە دووسان تەواو وێسان نەوتمان نەدراوەتی، بە تایبەتی لەڤەری ڕاپەڕین ویتوێن لە 180 خەڵک نەوتی وەرنەگرتووە. بەس ئەلی بێکاریان بۆ ڕەخساندوونەوە تا ئەودەنا هیچ خزمەتێکیان بۆ میلەتەی نەکردەوە، بە تایبەتی بەو دەبەرش گەنجان ئای چۆنارە وەڵا دەبەری ئێرە بە زۆری گەنجەکانی ڕۆشتن، ئەنی هیچ ئیشکارێکی لێ نییە بەو شێوەی وەکو شارەکانی تریش ئێرە هەر زۆر پشتگوێ خراوە. وەڵا هەرچی گەنج هەمووی دەڕوە لەبەر بێ پارەی و لەبەر بێ ئیشی و هەر لەبەرەوە کارانەیە دەنا کابرا بۆ دەڕاتە خارج. 3 دەیە لەمەوبەر لە سات و کاتی ڕاپەڕیندا ئەوەی خەڵکی چاوەڕێی بوون خۆشگوزەرانی و بەدەستهێنانی مافەکانیان بوو، نەوەک قۆڕخکاری و گەندەڵی و پشتگوێخستنی خەڵک، بەڵام هەر لە دوای ڕاپەڕینەوە لە ڕاستیدا زیاتر ئەمەی دووەمیان دەبیندرێت. لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.